ئێمە وەک کاسبکارانی بازاڕی چەمچەماڵ زەرەر و زیانێکی زۆرمان بەرکەوتووە. دوکانەکانمان دوکانەیە 2 مەتر ئاوی تێچووە. ئەم شوێنێکەوە ئێمە کۆنگرەی ڕۆژنامەنووسی تیابەسین، شوێنەکە هەموو ساڵێ بێبەش نییە لە لافاو. ئەم ساڵ زەرەر و زیانەکەمان گەلێ زۆر بووە. ئەگەر معالەجەیەکی تایبەت نەکرێ بەم وەزە هەموو ساڵێ هەموو کاتێ باران بارێت دووبارە ئەبێت. وەک داواکاریەکانمان یەکەم شت دوکانەکانمان ئیشمان وەستاوە، کرێمان لەسەرە، کەسابەتەکەمان سفرەوە بووە، نازانین ئەو ئەشیای هەمانە لە دەستمان داوە. داواکارین لە لیژنەی قەرەبووکردنەوە بە زووترین کات دەست بک بە قەرەبووکردنەوەی دوکاندارەکان لیژنەیەکی تایبەت پێک بێنرێت. وەک باسەکرێ ئەڵێن تایبەت ماڵەکانە ئینجا دوکانداران مەرحەلە مەرحەلە ئێمە ئەمانەوە دەست بەجێ دوکاندارەکان قەرەبوو بکرێتەوە، چونکە ئیشوکارمان وەستاوە نزیکەی 100 دوکان بۆ 150 دوکان زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتوە، ئیشی لە دەستداوە. لیژنەکان هاتوون لە ئەپلیکیشنەکان شتەکانیان داخل کردووە، داتاکانیان وەرگردووە، بەڵام ئەوەی کەوا ماوەتەوە ئەڵێ ئێمە مەرحەلە بە مەرحەلە چاوەڕی ئێمە بکەن. ئێمە گەر لە هەر لە چاوەڕوانیا بین ئێمە کەواتە ئیشەکانمان لە دەستداوە. ئێمە کری دوکانمان لەسرە، کری کارەبامان لەسرە، مەسروفێکی زۆرمان هەیە، داواکاریمان هەیە، داواکاریمان لە وەزارەتەکان هەیە، بە تایبەتی وەزیری شارەوانی، وەزیری ڕێگاوبان ئەگەر بێت و ماسەرپلانی چەمچەماڵ بێت و معالەجە نەکرێت، تیمی مختەسەس نەنێر بوارە کارەساتی گەورەتر ڕۆدا. ئەگەر بێت و ئەم کارەساتە لە شەوا بۆیە بە هەزاران جەنازە لە ماڵەکانە ئەبوو.